لجقي عشق ودلداري لجقي تفريح وياري لباتي بخشيني دلو مشتان بياك بدياري كورنكي جان تازلاوان دشت سنگر هر بشادي هم روجي بر خدانو شهيد بونا تازادي هم روجي بر خدانو شهيد بونا تازادي شهيد 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 رمزي آزادية شهيد تاجي سرورية دنجي هخوازي قلقوا لخنية وداجارية بيني آزادي ويكساني وقلي بديارية لو استاني هريد ليكا لبريني حناسيكا لناشتني كورياك تشيع لمردني هربا وكيكا شاكزاني نودلنيان نزيك بيريقي درمان بويا كاتيتان نجين وابيت سرود بيجان بويا كاتيتان نجين وابيت سرود بيجان شهيد 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 رمزي آزادية شهيد تاجي سرورية دنجي هخوازي قلقوا يخنية وداجارية بيني آزادي ويكساني وقلي بديارية وشهيدا بكيف نكان وشهيدا بقوركان يا دي ايوا بالزراد قرين لقل همو دار بر وكان لصر شاخو هردو بردو شمو دولي يم ولاتا كورنو شبين ورز دقرين لشهيدي ام خباتا كورنو شبين ورز دقرين لشهيدي ام خباتا شهيد شهيد والله سڵاتان دەبێت بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵین ڕاستەوخۆ لە خزمەتانداین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هۆڵەکان سەبارەت بە بارودۆخی ئێستایی ئێران بە گشتی و کوردستان بە تایبەتی تر. ئەمڕۆ هەینی 6 مانگی گەڵاڕێزان بەرابەرە لەگەڵ 28 مانگی ئۆکتۆبری 2022 زاینی. ئاگادارن کە ئەمڕۆژ زۆربەی شارەکانی کوردستان هەر ئێستا لەسەر شەقامن و خۆپیشاندان هەروە بەردەوامە. ئەمڕۆ بەداخەوە چەند کەسی کەژ لە کوردستان لە شاری مەهاباد لە شاری بانا و لە شاری سنا چەند کەسە گیانیان لەدەستا. ئەمڕۆ زۆر بەداخەوە گیان بەختکردو مەسعود ئەحمەد زادە و فریشتە ئەحمەدی کە خەڵکی شاری سەردەشت بۆ دانیشتووی شاری مەهاباد بوو لە خۆپیشاندانەکانی ئەمڕۆدا گیانیان لەدەستاوە. سارینا ساعیدی 16 ساڵ تەمەن و محەممەد شریعەتی 21 ساڵە کەیوان دەروێشی و محەممەد لوتفی لە شاری سنا لە خۆپیشاندانەکانی ڕۆژی چوارشەممەدا ئەمڕۆ پێیان ڕاگەیاندین کە بەداخەوە گیانیان لەدەستاوە. لە شاری بانە کە ئەمڕۆ سێومین ڕۆژێتی کە خۆپیشاندان و ناڕەزاتی وەکو شاری مەهاباد هەموو خەڵک هاتوونەتە سەر شەقام و خۆرۆشاون شارەکان، بەڵام بەداخەوە دوێنێ گیان بەختکردو و متەلب سعید پیرۆ و فەرەیدون فەرەجی پێیان ڕاگەیاندین کە خەڵکی شاری سەقز بۆیش دانیشتووی شاری بانە بوو گیانیان لەدەستاوە. لە زاهدان و سەراوان کە ئەمڕۆ لە دوای نوێژی هەینی کە خەڵک هاتبوونە دەرەوە چوو بوونە سەر شەقام خۆپیشاندانێکی گەورەیان بەڕێوە بردوو بەدایان هەزار کەس دروشمی مەرگ بەر دیکتاتۆر و مەرگ بۆ خامنەییان دەوت بەداخەوە کە لەوێش ناڵێکی 12 ساڵ تەمەن بە ئەوەی تەقی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکان گیانیان لەدەستا. مەسعود ئەحمەد زادە و ئەشکان مرۆتی ئێستا کە پێیان ڕاگەیاندوین لە شاری سنا کە ئەو جۆری کە باسی دەکەن
تاکو تەنیا بەهۆی ئەوەی کا وەرزشوان بووە لەگەڵ هێزە ئەمنیەکان تەکەوتۆتەوە تا دوایین هەناسەی لەگەڵ هێزانیەکان تێکەڵچووە و بەداخەوە کە بەهۆی قوڵی برینەکەیەوە لە بیمارستانگیانی لەدەستاوە. ئەمڕۆ سەعاتی 3 لە شاری سنە ئەو جۆری کە بۆیەمان باس کردووە هێزە ئەمنیەکان بە بەهانەی ئەوەی کە گۆیە پێشمەرگە هاتۆتە ناو شار ئاویەر و لەگەڵ شاخەکانی داوەتە بەر تۆپ و خۆمپارە ئەو جۆرەی کە تەلەفۆنیان بۆ کردین هەر ئەو کاتە دەنگەکانی دەهات ڕژیم ترس و خۆفی لە دڵ نیشتووە و دەیەوێت دەستی باز بێ بۆ سەرکوت هیچ بەهانەیەکی تێی نەماوە بە خاتریەوە دیتمان لە شاری بانە و لە شاری سنەش هێزەمیەکان بەدی باسی پێشمەرگانەوە هاتبوونە ناو شار بەڵام ئەو جۆرەی کە پێیانتین هەر هەمویان بەکرێگیراوی ڕژیم بوونوە لە ترسی خۆیان بەهۆی ئەوەی کە دەستیان باز بێ و ڕاستەوخۆ تەقە لە خەڵک بکەن ئەم پیلانەشیان گێڕاوە. ئێستا بۆ تاوتوکردنی ئەم ڕووداوانە بە تایبەت ئەمڕۆ ڕێزان خاتوو کەژان ئەسەدی هونەرمەند و چالاکوانی مافی ژنان و هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان ڕاستەوخۆ لەگەڵدایە. خاتوو کەژان ئەسەدی ئەم کاتت باش سپاس بۆی کە ڕاستەوخۆ بەشداری تلویزیۆنی کۆمەڵەوە. هاوڕێیان ئەم کاتتان باش ماندوو نەبن و دەستی ماندووی نەبوونیتان نەگەیشتن هیوادارم کە هەر بەردەوام زۆر سپاس هاوڕێ ئەسعەد ئەم کاتت باش سپاس بۆ ئامادە بوو. ئەم کاتەیەوەیش باش زۆر سپاس وێوەش سڵامەیە بۆ میوانە گەیشتن. زۆر سپاس. با لە خاتوو کەژانەوە دەست پێ بکەین. خاتوو کەژان ئاگاداری کە لە شەشمین هەفتەی خۆپیشاندان ناڕەزایەتیەکان دەین تا ئێستاش چەخماخی ئەم شۆڕشە ژنان لایەندا و تا ئێستاش ژنان پێشەنگایەتی ئەم شۆڕشیان واستۆ بیتووە. ژنان بە تایبەت ژنانی گەنج بە شێوەیەکی بەرفراوان لە مەیداندان وە پشتیوانیشیان لەدەکرێت. بەڵام ئایا کاتیوە نەهاتووە ئێمە ڕوبەڕووی ڕێکخراوە گەورەکانی ژنان بینەوە؟ هاوڕێگیان لە دیارە حەشە هەڵناگرێت کە لە مێژوو خەباتی ژناندا ئەمە هەمیشە بووە وەکو ئەکسیۆنهایە کە لە ڕۆژێکە کە سیستمی جمهوری ئیسلامی هاتووەتە سەردەوت هەتا ئێستا ژنان هەر ناڕزایەتی خۆیان دەربڕی و بە شێوەی شقامی نووسی دەربڕینی هونەر و NGO-کان بەڕاستی هەر بەردەوام بوون بەڵام دیارە کە بەم شێوەیە تا ئێستا کە ڕوودا و خەریکی ئەیبینین نەبوو. بەڵام پێم وابێ بۆچی نا ئێستا ئێمە کاتی ئەو هاتووە کە بەڕاستی ئیتر شتەکە کەمێک سازماندەهی بکەین و بەڕاستی ئەوانەیش کە دەسەڵاتیان هەیە و توانایی ئەوەیان هەیە وەکو ڕێکخراوەکانی ژنان بتوانن بەم شێوەیە بەڕاستی سازماندەهی بکەن چ لە ناوخۆوە چ لە دەرەوە چونکە ئێمە ئێستا بینین کە ئەو خەڵکی ئێمە لەوێ بێت دەسەڵاتە و بەدەستێکی خاڵیە و وەکو پارتیزانێکە خەلک سلاحکرا بێت و هیچیان پێ نەبێت بەڕاستی هەر ئاوا خۆ بخشانە خەریکن جەنگەکەن و ڕۆژانش پەیامەکانیان بە دنیایە و بۆ تاکی تاک بە تاکی ئێمەیە وەکو ئەوەی کە ئێمە ژۆر حاڵ هاوخەمی ئەوانن و داواشمان لێ ئەەکەن بەڕاستی کە شتێکی ئاوە یەکگرتو دروستی بێت شعارێک تەنانەت مدیریەتێک سازماندەیەک و ئەمەی کە ڕێکخراوی ژنان ئەوڕوو بێت مەیدانەوە و بتوانێت سازماندەهی ئەم شتە بکا من بە دڵنیاتانەکەمەوە کە شتەکە بە باشترین شێوە چێتە بەرەوە باشترە بێت چون هەر شتێکی سازماندەهەیەکی لە پشت بێ بە دنیایەوە زۆر زۆر باشتر بێت. بەڵێ هەوڕێ ئەسعەد خۆتان ئاگادارن دوای ناڕەزایەتی دەیان هەزار کەسی لە شاری سەقز کە لە ڕۆژی چلەی ژینای جوانەمەکدا لە شارەکانی مەهاباد بانە سەقز و قەسری شیرین ژمارەیەک لە خۆپیشاندەران و خەڵکی یاسایی گیانیان لەدەستداوە هەتا ئێستاش ئێمە ئەو جۆرەی کە ئەلام من بۆ خۆم ئەلامم کرد ژمارەی گیان لەدەستان هەردێت و زیاتر دەبێت. ئایا توندوتیژی ڕژیم زیادی کردووە ئێمە شاهدی سیاسەتی کوشتاری فراوانترین لەلایەن ڕژیمەوە لە کوردستان بە تایبەتی؟ بەڵێ ئیجازەم پێ بدە بەر لەوە سەری ڕێز و نەوازشدا بنوێنم بۆ ئەو کەسانەی کە لە ڕۆژانی ڕابردووە و ئەمڕۆ گیانیان بەخت کرد و لە ڕێگەی گەیشتن بە ئازادی و بەرەو پێشبردنی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران و کوردستاندا بە ئەشقەوە و بە ئەو پەڕی غرورەوە چوون بەرەو بیری مەرگە و گیانی ئازیز و خۆشەویستی خۆیان پێشکەش کرد بەم شۆڕشە. سڵاو ڕێزمەیە بۆ خۆیان بۆ خانەوادەکانیان و خۆمان بە بەشداری خەمیان نزانین و دڵنیایە نەکەین کە
لە هەموو ڕێگەیەکە و لە هەموو ئەمبازێکە و کەڵکۆلەگرین بۆ ئەوەی کە ببین بە دەنگ و ڕەنگی ئەوان و ببین بە دەنگی ئەترازاتی ئەوان. بە باوەڕی من ئێمە هەر لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە هەر لە یەکەم ڕۆژی یان مەخکردنی ژینای جوانە مەرگە و ئێمە ئەوەمان وت کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئەوەی کە بەدەستیەوە ماوە ئەمرازی سەرکوبە ئیتر وەکو جاران نەیەتوانی ئەم ڕۆژیمە بێت لە نێوان خەڵکی ئێرانە لەژێر لەوای کورد و فارس و عەرەب و تورک و بەلوچ و ئەمانە بێت تەفرەقە دروست بکە بێت کارێ بکە بێژێ دینەکەتان ها لە خەتەرە. ئەم جارە ئامانجی خودی خەڵک ئامانجی کۆمەڵانی ناڕازی لە ئێرانە هەر ئەو دینە بوو کە مەبنای ئەو هێرشی لەو نەوعەکرایە سەر مەحسا و نیکا و دەیان و سەدان لاویتری ئەم وڵاتە کە بەشێکی بەرچاویان هەتا گوێستە زیاتر لە 300 کەس گیانیان بەخت کردووە و بە هەزاران کەس لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا. زیادکردنی بە ئیسلاح هێزی سەرکوت لەلایەن ڕژیمە و بە هەر میزانێکە ئەو هەوڵەدا نەوعی وەحشیگەری خۆی ئاستی نەوعی وەحشیگەری خۆی بباتە سەرەوە ئەمە نیشان لە هەرچێ زیاتر ڕادیکاڵ بوونەوە و هەرچێ زیاتر بەرەو پێشچوونی خەباتی خەڵکە. بینیمان کە لە ڕۆژی لە چلەمین ڕۆژی گیان لەدەستانی ژینای جوانە مەرگە بینیمان کە ئێران بوو بە یەک پارچە ئاگر لە دژی جنایەتکارانی کۆماری ئیسلامی. بینیمان کە دایکانێکە هەتاکو دوێنێت هەڕەشەی ئەوەیان لێکرا کە ئەگەر بێت و مەراسم بگری بۆ ئەم ڕۆڵەتەکە بەدەست ئێمەی جنایەتکار گیانی لەدەستداوە ئەوە ڕۆڵێکی ترتەبین. ئەم جارە ئەو ترسە نەڕۆشتە دڵدایکەکانمانەوە ڕۆشتن ڕێزیان گرت لە گیان بەختوارمان ڕێزیان گرت لە ئەو کەسانەی کە لە چل ڕۆژی خەباتی شۆڕشێرانەی خەڵکی ئێرانە لە دژی کۆماری ئیسلامی گیانیان بەخت کردووە ڕێزیان لەوان گرت و هاوکات بەو دروشمانەی کە خۆتی شاماژت پێدا لە مەرگ بەر دیکتاتۆرەوە بگرا لە مەرگ بەر ڕژیمی منداڵ کوژەوە بگرا لە ئەو دروشمە و کە بوو بە ڕەمزی بەرەو پێشچوونی خەباتی کۆمەڵانی خەباتی شۆڕشگێرانەی کۆمەڵانی خەڵکیێران واتە ژن ژیان ئازادیەوە بگرا هەتا ڕادیکالترین شعارگەلێکە ئەمڕۆ خەڵک ئەوێ ئازادی خۆی بەدەستپێرێ ئەمڕۆ خەڵک ئەوێت لە شرایط ژیانێکی مناسبە زندگی بکاتەوەوانە ئەمە هەمووی ڕنگدانەوە ئەم اعترازاتە ڕنگدانەوەی هەمووی ئەوانەسە کە ڕژیم ناوەناوە و بەردەوام هەوڵەدات کە بە شێوەیەکی تر بە نەوعێکی ترم خەباتەی خەڵک معرفی بکات بەڵام کەتیا سەرکەوت و نابێت نهایەتەن پەناواتە بەر سەرکوت و پەناواتە بەر وەحشیگەری زۆرتر. بەڵێ خات و کەژان ئاگادارن لە ماوەی ئەم 4 ڕۆژەدا ژنان بە تایبەت دەستکەوتگەلەیەکی زۆریان بەدەستێناوە. ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڤیدیۆیەکی ویدیۆمان دیکە لە بینی دەیان هەزار کەس باز دەکەن ئێمە دفاع لە ناموس بکەین وە لە ژنێک لەوێ زۆر وێرانە باز مایکەکە وەردەگرێت و دەڵێ ژن ناموسی کەس نییە و زۆر وێرانە قسەی خۆی دەردەبڕێ لێ. دیارە زۆر دەستکەوت ئێستا بەدەستهاتوە بە تایبەت ژنان. ئەم دەستکەوتانە چۆن گەڕانتی دەکرێت لە هەر ئەگەری هەر ڕووداوێک دەبێت چی بکرێت ئەم مافانە بچەسبێت بە تایبەتی ژنان؟ هاوڕێگان ئەم وەزعیەتە کە ئێمە ئێستا ناوی ئەنێنە شوڕشی ژنان هەرچەند بەڕای من ئەوە بابەتێکی ترە ئەمە شۆڕشی ژنان یا شۆڕشی حجاب شۆڕشی ژنان هەیە بەڵام شۆڕشی حجاب نییە بەڵام ئێمەی ژنان هەر لە بدایەتەوە لە پەروەردەوە سەرەتاوە بەپێی ئەوەی کە چەوتاوێن جێتەوە و داسەپاوە بەسەرمانە یەکتری بە هەر حاڵ دابوونەرێکی غەڵەت و سیستمی حاکمیەت و دەسەڵات و ئەم شتانە بۆیەش من هەست دەکەم هەتا ئێستا ئەو مەسەلەی پەروەردە زۆر وەزەقە ئیمڕۆ دەستپێکی شۆڕشە بەڵام من ڕەشبینانە تماشای ناکەم ئەڵێم ئەگەر بێت و ئەم شۆڕشەش بکرێت دیسان لەوانەیە مافی ژنان دیسان لە ڕێزی سێهەم و چوارەما بێت چونکە لێرەدا مەسەلەی ماف بەشێکی سیستمی حاکمیەتە دیارە بێدەسەڵات نەبووە لە داسەپاندنی دین و سنەت و ئاین و تەحریککردنی
براکان و باوکەکانی ئێمە کە ئێستاش لەسەر شەقامەکان و مزگەوتەکان بەردەوام بڵنگۆیان بەدەستەوە گرت و وتیان ناموسی خۆتان بپارێز و شەرەفی خۆتان بپازن و بەڕاستی ژنانیان کرد بە وەسیلەیەک بۆ تەحریکردنی مێشکی ئەو پیاوانەی کە خاوەن بیر و بیرکردنەوە نین و خوێنەواریان لەسەر حسەتێکی ئینسانی و مرۆڤیان نەبوو و ئەم پەروەردە غەڵەتە هیوادارم لەم شۆڕشەیە هاوار بۆ دایکان ئەبەم لە پەروەردەی مناڵەکانیانە هاوار بۆ باوکانە بەم لە داڕشتنەوەی لاپەڕێکی تازەی مێژووی لەسەر بەشەریەت لەسەر ئینسانیەت بە تایبەت ئێمەی ژنی هەموو خاوەرمیانە بەشێکی بۆ ئێران و کوردستان و هەموو ئەو وەزعەتی کە ئێمە بەڕاستی خاوەنی ئەو مێژووە نەبووین بەڵام سیستمی حاکمیەت و ئیسلام بەسەر ئێمە دایسەپاند و ئەو مێژووە خاوێنش کە هەمان بوو لەکەداری کرد بەداخەوە بەڵام ئەم ڕۆژ منیش ئەو ڤیدیۆمە بینی زۆر پێ خۆشحاڵ بووم کە ئەیتر ژنان ئەمڕۆ ئیجازە نادەن تەنانەت لە ئەدەبیاتی غەڵەتیش ئیستفادە بکرێت بەشێکی هەرە زۆری ئێمە ئەبینین کە لێرەدا ئەدەبیات زۆر 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 تەأثیری هەیە هەوتوکە تەمسیلی هەیە مافخوازی تەنیا ئەوە نییە کە ئێمە لە خیابانەکان هاواری ئازادی بکەین ئەبێ بچێتە ژێر توارچەوەی ماڵەکانەوە ئەبێ بچێتە ناو ئەدەبیاتی قسەکردنمانەوە و بەڕاستی ئیجازە نەدەین ئیتر بەم شێوە و بەم چەشنە هەتا ئێستا ئێمە تووساوینەتەوە و قوربانی مانداوە و هەتا دوێنێ تا 2 مانگ بەر لە ژینا بوو شلێری ڕستبووی لە مەریوان لەگەڵ ئەوەی کە گەرەکیان متەجاوزی پێ بکەن خۆی خستە خوارە و دایکی 2 مناڵ بوو هەتا ئێستاش دیارەکە ئەمڕۆ ئەم شۆڕشەکە کراوە بەشێکی بۆ ژنانە و بەشێکیشی هاواری زۆربەی پیاوانی قوربانی ئەو وڵاتەمانە کە ئەوە توانین دواتر لەسەری قسە بکەین بەڵام من لێرەدا ئەڵێم ئێستا کە دەستپێکە هەموو شتێک ئەڵێ ئەگەر تو ئەتەوێت دروست دایبنەی ئەبێ خشتەکە جوان بچنی ئێستا کە دەسەڵات و کاتی ئەوە هاتووە کە ژنان شوڕشیان کردو بەڕاستی ئەبێ لە بناغەوە داڕشتنە و پەروەردێکی زۆر زۆر جوانی بوو بکرێت یعنی دیسان نەچینەوە سەر ئەو شتانەی کە لە ڕابردووە بەسەرماندا زاڵ بووە زۆر زۆر گرنگە ئەمە پەیامێکی بەڕاستی ڕاستەوخۆم هەیە بۆ دایکەکان هەر لە ئیمڕۆ کە ژنێک مناڵی ئەبێ پەروەردەکەی لەگەڵ دوێنەیە زۆر زۆر جیاواز بێ شۆڕشە ئینقلابە خەڵتان لە پشتە ژنانتان لە پشتە تەنانەت بە وشەی ناموسیش ئیجازە مەدەن کەس بانگەوازێکتان بۆ بکە کە ئێوە ژێردەستن ئێوە جنسی دووە من ئێوە مڵکی ئێمە مڵکی کەس نین هیوادارم بتوانین داڕشتنەوەیکی جوان لە داهاتوودا وەکو پەروەردە بەڕێوە ببین. بەڵێ هاوڕێ ئەسعاد پێشەوەی کە من پرسیارەکە بکەم پامێکمان بۆ هاتووە داوایان کردووە کە زۆر بەپەلە ئێمە ئەم پامە بخێنینەوە لە شاری سنا پامێکمان بۆ هاتووە کە کتێتی بەکرێ گیراوانی ڕژیم غەیرە بوومی ئەوانی کە سەر بە دەسەڵاتن ماڵەکانیان ئەو زەویانی کە بەدەستیانەوە دایان ناوە بۆ فرۆش داوای کردووە زوو من ئەم پامەکە لەلایەن خەڵکەواتۆ بیخێنەوە داوایان لە خەڵک کردووە بە هیچ عنوان هیچ کەس ئەم زەمینانە ئەو خانوانە لایەن مەکڕن ئەمانە دەبێ بدرێتەوە بەدەست خەڵک هیچ کەس بەدەم ئەم شتانی کە ئەمە دایانناوە بۆ فرۆش نەچێت داوای لێکردوم تام بەرنامەی تاوبێ 3-4 جار من تکراری کەمەوە سپاس بۆ ئەم بینەرە ئازیزە کە ئەو پامی نردووە هیوادارم کە هەموو خەڵک لێرە ئاگادار بکرێتەوە دەم بەدەم بەوە کاک ئەسعەد دیارە خۆتان ئاگادارم ڕژیم توانایی شەڕێکی درێژخایانی نییە لەگەڵ خەڵک لە بەشێکی زۆر وڵاتدا ئەلبەتە ئەگەر کوردستانی لێ جیاکەینەوە ئابوووریەکەی لاوازە و ڕۆژانە بارودۆخی لە جیهاندا خراپتر دەبێت ئایا حکوومەت پاشەکشەی کردووە یان بەردەوامە لە سەرکوتکردنی ئەگەر بڕین قسەی گوێ بگرین لە قسەی کاربەدەستانی ڕژیم کە لەم ڕۆژانە ئەیکەن لە گۆشە و کنارەوە خۆیان حاشیەکانیان ئەو کەسانەی کە لەوانەوە نزیکن ئەو ڕۆژنامانە و ئەو سایتانەی کە سەر بە ئەوانن بەڕاستی ئەبینین کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە گشتی بە هەموو باڵەکانی و لە قسە و باسییانە نەوعی گەرەکیانە بە خەڵک بڵێن کە اشتبامان کرد غەڵەتمان کرد نازانم کەسانێکیان هێنن مەسەڵ بە نەوعی قساکەن کە وانیشان بات کە گوایە ڕژیم لەم کردەوانەیە کە پێشتر کردوویە پەشیمانە بەڵام ڕێک لەو کاتا کە ئەوان دەڵێن اشتبامان کرد ئەوان دەڵێن ئەمە قەرار نەبوو ئێمە وا بکەین ڕێک لەو سەعاتگەلە کە عامڵینی ڕژیم بە جاش و جێشیانە و لەناو کۆڵانەکانە و لەناو جادەکانە جوانان و خەڵکی ناڕازیە کوژن
تەقەیان لێکەن تەقەی ڕاستەوخۆیان لێ ئەەکەن و بازداشتیانەکەن بە وحشیانەترین شێوە ڕەوانەی ناو قەتڵگاکان و بازداشتگاکانیانەکەن. ئەمە نیشانەی ئەوەیە کە بەڕاستی ئەم ڕژیمە خۆی ئەزانێ ئەمە ڕژیمی پاشەکشە نییە. ڕوخانی کۆماری ئیسلامی تەنیا ڕوخان ڕژیمێک لە ئێرانان نییە، بەڵکو ڕوخان حاشیەیەکی گەورەیە بە دەور جمهوری ئیسلامیە و کە ساڵهای ساڵە لەژێر لەوای ئیسلام و لەژێر لەوای شیعەبوون و لەژێر لەوای وەلایەت فەقیه و نازانم مەرجع تەقلید و چاوچۆمانە لە ئێران و لە وڵاتگەل دەوروبەرات جنایەتەکە کارەساتە خوڵقێنێ، خەڵکی عێراق کاتە قوربانی، خەڵکی فلەستین و لوبنان و یەمەن و نازانم وڵاتگەل ترە کاتە قوربانی، لە وڵاتگەل ئوروپایی و دەوروبەر وحشیانەترین ترۆرەکان سازماندەهیەکات و ئەیواتە بەرەوە، ترۆریستترین ئینسانەکان ناو عامڵینی خۆی ئەنێرێ بۆ لەژێر ناو سەفیر و نازانم وەزیرا بۆ ئەم وڵات و ئەو وڵات. ئەمە نیشانگەرەوەسە کە بەڕاستی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئاستی سەرەوە ئەوان باوەڕیان ئەوەیە کە هەر ئەمڕۆ بڕۆ گوێ لە پەیامی بکە کە پەیامی بدەکە خاتەمی ئەیدات، خاتەمی دوای 20 ساڵە و تازە تێ ئشارە بەوا کات کە ئەوە شتێکەز لە دەمما بەناو زوان خەریکم تەکانیدەن بە خۆڵ خۆی ڕوزە سیاسیەکەی ئەشکێنێ، وەختی ئەیشکێنێ بە وحشیانەترین شێوە هێرشەکاتە سەر خەڵکی ناڕازی وە سەرکوتکردنیان تەوجی هەکات لەسەر شعار ژیان ئازادی قساگا ژنی لێ حەس بکات، ئەو ژنانەی وا تێن ئەدەنە ژێر عەمامەکان ئەوانە، ئەو ژنانەی وا تێن بە بەرد لە بەرامبەر پێشڕەفتەترین ئەسلحەکانی ئەم ڕژیمە ئەوێستنە و حەسفیانەگا لە قسە و باسەگەیە. ئەمە نیشانەی چیە؟ نیشانە گیانە ئەوەی کە ئێوە خۆتان ئاماژتان پێکرد ئەوەی کە خاتەمی دوای ساڵهای ساڵ هاتووە و زۆر دڕندانە هێرش دەکاتە سەر ئەم خۆپیشاندەران و ناڕازیان و ئەو جۆرەی خۆتان ئاماژتان پێدا ئەم شعاری زەنگ زندگی ئازادی ئەڵێ ئەمە زۆر سازماندەیەکی سیاسیە و لەوێدا ژن حەزم دەکات دیکات باز لە ئازادی و زندگی دەکات. ئەم ترس و خۆفەی ئەم دەسەڵاتە یا ئەم ئیسلاخوازانە کە بخوان ناوێن خوێنەوە لە بوونی ئەم هێزی ژنان لە چیدایە کە بۆ چیە ترسن؟ ئەم ترسە لە چۆ دێت؟ مەبەستیان چییە؟ ئەم ترسە لەو هەموو سەرمایە عەزیمەی خەڵکی ئێرانەوە کە ئەمانە کردیانە خەرجی دروستکردن و ڕێکخستنی ئەنواع ئەقسام کونە خورافە و مزگەوت و حسینیە و نازانم مەدرسەی علمیە و هەموو ئەم شتانە کە کۆمەڵگای ئێران بۆ قەناعەتە بگەێنن کە ژن دەبێت لە ماڵا غەزا دروستکات، ژن دەبێت کە هاتە دەرەوە تەنانەت هەوڵ با چاویشی دیار نەبێ، ژن دەبێت ئەو ژنەی بێ کە ئەوان لە ئەوجی وحشیگەری خۆیانە فقط بۆ سوسپادەی خۆیان و بۆ ئەو بێسلاح تەفەکورە دواکەوتوانە دژی ئینسانیان کە سەرچاوەگرتووە لە بیرروڕای ئیسلامیە و سەرچاوەگرتووە لە بیرروڕای ئرتجاعیە و ئەوان ژن بۆ دیدەوە بینن. ئەمڕۆ قبول ناگەن ژنێکە هاتە ژێر عەمامەی هینێکە عەمامەی مەلایکاڵێ ئابڕۆ لەو ئەمە چیە بەسەرتە و لەژێر ئەمە هەزاران جنایەت و کەسافەتکاریتان کردووە. بەزانی ئەوەی کە خاتەمی دەڵێ ئەم شعارانە سیاسین خۆ ناتانێ بڵێ لە چ سیاسەتێکەوە ناڵێ لە چ سیاسەتێکەوە سەرچاواگرێ. سەرچاوەگرتووی ژیان و ئازادی ژنانێکن کە ئەمڕۆ بەو پەڕی هێز و توانە و بەو پەڕی شەهامەتە و تێنە سەر شەقامەکان و ئەبن بە پێشڕەوی تەزاوراتەکان، ئەبن بە پێشڕەوی خۆپیشاندانەکان و ڕژیم ئەمەی پێ تەحمل ناکرێ. هەر بۆیە ئەڕواتە سوراغ خاتەمی کە یەک متر تۆز نیشتووە لە سەریەی تێنە دەرەوە دەورێتری تەکێنن تۆزێک قسە بکە بەڵکو و خەڵک بە گوێ تۆ بکەن. ممکنە خاتەمیش تەنانەت بێسلاح لەژێر فشارێکی خۆیانە چۆن ئەمانە ئەوەی بینی ومانە تا ئێستا ئەوەی کە بووە بە ڕێی جمهور لە ئێرانە 4 ساڵ ڕێی جمهور بووە
دوایەوە بوەسە بە عامڵێکی خەتەرناک بۆ گیان ئیسلامەکەیان کە بێسلاح بۆ تەوجیهی دزیەکانیان بەکاری بێنەوە بەو ڕێگە بتوانن ئەوان فەریبی لێ بکەن. نەتیجەن خاتەمی تێرن کە بۆ نەوە قسە بکات، یعنی حەذفکردنی کەلیمەی ژن لە شعاری ژنجیان ئازادی شتێکی سادە و ناخوداگاه نەبووە لە تەرەف خاتەمی کەوکە بە ئەو پەڕی ئامادەگی ئەو تێ قساکە. ئەوان پێیان وایە کە بە هەر جۆرێک کەس لەژێر هەر لەوایکە هەست کارێ بکەن کە ئەو ئینقلابەی کە دەڵێن سەرکردایەتی ئەو ئینقلابە، دەستپێکی ئەو ئینقلابە، یان بە قەول فارسی ئەڵێ شووری ئەو ئینقلابە ژنان دروستیان کردووە لە ئێرانە و ئەوان ترسی ئەوەیان هەیە، ترسی ئەویان هەیە کە ئەو بەشەی لە کۆمەلگا، ئەو نیوەی لە کۆمەلگا کە ئەم هەموو سەرمایەیان دانیا بۆی کە سەرکوتیکەن ئەمڕۆ خەریکە لە ناویانە بە. ئەمە معلومە کەوێت بە ترسێکی جددی بۆ گیان کاربدەستانی ڕژیم و بەو شێوە بە ئیسلاحتەڵە بۆ سوولگەرا و نازانم ئەنوا ئەقسام شاخە و جناحەوە کە خۆیان لە خۆیانیان کردوەتەوە ئەمڕۆ یەکگرتوو بوون بۆ ئەوەی کە بە هەر شێوەیەک بووە نظامی جمهوری ئیسلامی کە نظامێکی تاسەر ئێسقان دیکتاتۆری و دیکتاتۆرە و وحشیە، نظامێکە کە ڕەحم بە مناڵە 8 ساڵەکان ئێمە ناکە، مناڵێکە کە نظامێکە کە مناڵ لە ناو سکی دایکی یا تێرۆرەکات بە موشەکەگانی بپارێزن. بەڵام بێگومان لەوە شکست دەخۆن. ئەگەر ئیجازەم بەی منیش لەسەرەوە هەواڵەی کە بڵاوتەوە کرد دوو جمڵە بێژم. هەموو ئەو کەسانەی کە ماڵی ئەم جنایەتکارگەلە بە هەرزانترین قیمەت باشە تەنانەت بە بەلاش بڕۆنە ناوی، ئەوە نیشانەی ئەوەسە واقعەن ئەمانە لە ئاست شۆڕەش و لە ئاست خوێنی ڕژاوی یەکە بە یەکەی گیان بەختکردوانی چواردەیەی گوزەشتە لە مقابڵ ڕژیمی کۆماری ئیسلامیە بێمەسئولیەتن و لە دوا ڕۆژی سەرکەوتنا خەڵک لەمانە ئەپرسێتەوە. من لە بیرمە لە ساڵانی ڕابردووە ماڵی شۆڕشلێرانی ڕاوەستاو لە مقابڵ جمهوری ئیسلامیە کاتێک کە مسادرە ئەکرا هیچ کەسێ لە شاری سنە نەیەکڕی، هەر کەسێ باتایە بڕۆشتیان نێشی زانیا پیانەوەتیانەت ئەوە ماڵ شەید فلانە کەسە نەچیتە دەوریا. بەڵا ئێستا متەقابڵەکەی ئەو ماڵانە بە خوێن یەکە بە یەکەی لاوانی ئێمە، بە خوێن ئەو مناڵە 8 ساڵ و 7 ساڵ و 15 ساڵ و 16 ساڵەکە لەم ڕۆژانە گیانیان و خوێنیان پێشکەش کرد بە شۆڕش بە خوێنی ئەوانە کڕراوە. هەر بنگاداری هەر معامڵاتی هاودەست بێ لەگەڵ ئەوانە بێگومان بێ لە تووڕەیی خەڵک و لە نەفرەتی خەڵک بە دوور نامێنێ. زۆر زۆر سپاس بۆ پەیامەت هاوڕێ ئەسەد. خاتون کەژان ئێوە خۆتان هونەرمەندن، هەتا ئێستا ڕۆڵی هونەرمەندان، شاعران، کەسایەتیە ناودارەکانی ناو کۆمەلگا چ لە ئێران وە چ لە درەوەی ئێران دیارە ئێمە لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا بەدەیان شعر، بەدەیان سرود، بەدەیان وێنەی جوان جوان لەم ئاخێزەدا کە تا ئێستا بەردەوامە بڵاو بۆتەوە. ڕۆڵی ئەمانەتان تا ئێستا چۆن دیوە وە کاریگەریەکانی چی بۆ گرنگی و پاڵپشتی ئەم کەسایەتیە ناودارانە چەندەیە؟ هەڵڕێگان هەر بەو شێوە کە ئێمە ئەزانین لە خبات و تێکۆشانی هەر نەتەوەیەکی جێردەستە یا هەر وڵاتێکە تەنها ئێمە پێویستمان بە چەک و ئەسمەح و خیابان و زۆر شتی تر نییە. ئێمە پێویستمان بە ژێرخانێکی قەوی هەیە، ژێرخانێکی گەورەی هەیە کە یەکێک لەو ژێرخانانە ئێستاش من بڕوامەوەی ئەگەر سدا و سیمای ئێران بڕوخایەت زۆر دیارە ئێمە لە مەسلەی دەنگ و سینەما و هونەر و شعر و ئەدەبیات و ئەمانە زۆر دەنگێکی بەرز و گەورەن. تەنانەت بە بڕوای من هونەرمەند ئەتوانێت بەڕاستی دەنگێک بێ بۆ ئەوانەی کە نابیستن، زمانێک بێ بۆ ئەوانەی کە بێدەنگن، یعنی ئەوان ئەتوانێت لە جێ خەڵکی قسە بکە بە دڵنیاییەوە دیێڕە شعرێک ئەتوانێت ئەمڕۆ ببێتە سرودێک، ئەتوانێت ببێتە شعارێک دروشمێک لە شەقامەکانە. من ئێستاش چاوم لە ڤیدیۆکانی مەهابا دەکرد، کچانی مەهابات خەریکن ئەڵێن وەرە لەگەڵ تۆمە خوشکی بوێرم وەرە مەیدان برای دلێر
مەزەلە ئەوەیە کە دیارە ئەمە کەی وتراوە بە هەمووی نابێتە هەفتەیەک ئەم ڤیدیۆ دروستکراوە کەچی ئێمە ئەبینین ئێستا چوەتە ناو ڕێزی دروشمەکانەوە بەپێی ئەو شتە من بە دواتریش ئەمە هەمیشە ئەزانین کە لە ناو مێژووی جەنگە جیهانیەکانە کاتێک کە ڕەشپێستەکان ئاوایان لێ ئەکردن خەڵک هاتە دەرەوە کاخی پی نەردەکانی نەقاشی کرد تەندیسی بەردەداریەکانی بردە شەقامەکانەوە ئەوە یەکێک لە دەستپێکەکانی ئەو شڕەشە بوو کە زۆر تەئسیرگوزار بوو ئێمەش وەکو خۆمان وەکو کە ئێستا ئێران لە ناو خەڵکانی خوێنەوە کوردستان کە ئەمڕۆ ئێمە ئەبینین سەرچاوەکەی بەڕاستی لە کوردستانەوە دەستی پێ کردووە ئێستاش بەردەوامە من ئەوە چەند ڕۆژە ئەبینم کە وەکیەتی ئێمە چۆنە ئەمڕۆ دوێنێ مەهاباد و مەریوان وانە چاوەزێکیان هەیە بۆیە ئێمەش وەکو نەتەوەیەک و میلەتێکی ئاگاه و هونەردۆست و مێژودار بەڕاستی هونەرمەندی خۆمان هەیە دەنگی خۆمان هەیە بەڕاستی تەئسیریان هەیە من لەم لە ئاڵمانە تا ئێستا پێم وابە یەک مانگە بەردەوام لە شارە گەورەکانی ئاڵمان شانۆ ئاعترازیم کردووە لەبەر کونسوڵی ئێران لەبەر سفارەتی ئێران من ئاعترازم کرد چارچۆکەم بە عەرزا کوتار لە خیابانەکانی کۆڵ لە شاری ماین ئەوە بۆ سێنزەی ئەم مانگە کە تقریبا هەفتەیەک لە فستیواڵی کۆڵ نابەشدارم وەختێک ئەمانە ئەبینم بە دنیایەوە کچانی وڵاتەکەم بەتای فەرق ناکە ئێران بە تەواوی تەلەفۆن بوو من ئەکەن پەیامم بوو بەنێرن تەنانەت فکرم پێ ئەدەن ینی ئێستا من ئەگەر واتساپ خۆم یا ئینستاگرام خۆم بشان بم پێتان سەیر دەبێت کە کەسانێک بە من پەیام ئەدەن لە تارانەوە ئەم لە ئیدەم پێ ئەدەن ئەڵێن ئەوە ئیجرا بکە ئەوە بکە ئەمە بکە دیارەکە دەنگی ئێمە گەیشتووەتە لای ئەوان وە دەنگی هونەرمەند دەنگی بەرزە دەنگێکە و هەزار دەنگی لێ ئەبێتەوە هەمومان وەکو بیرکردنەوە و ئەحساس و جوانی لەوانەیە ڕۆژانە چەند جار گوێ لە موزیک بگرین چەند جار گوێ لە موسیقایەک شانۆیەک سینەمایەک ببین کە بەشێکی هەرە زۆری بیرکردنەوەی ئێمە داگیرەکە دیارە ئێمە بەڕاستی وەکو هونەرمەندان لێرەدا زۆر ئەرکێکی قورسمان هەیە خۆشحاڵم کە هونەرمەندانی جیهانی هەموو بەهانا ماوە هاتن و بەڕاستی دیمان کە هەموو ژنەکان ژنانی هونەرمەند بەدەنگ هاتن پیاوانی هونەرمەند بەدەنگ هاتن و ئەمە دیارە ئەو دەنگانەیە کە ئێمە ئەمڕۆ لە ئەوروپاوە ئەگەر حتا ئەگەر ئەوروپاشین بێ هاودەنگ و ڕەنگی ئەوان بین شەقامەکان وەکەین من ئێستا ژەڵێم کە ئەگەر بەپێی ئەخباری سیستمی دووری ئیسلامی بواەت لەوانەیە وڵاتەکانی بیانی هیچ وەخت بە و فەزایان نەزانایە چونکە ئێمە ئەزانین کە ئەخبارەکان چۆن چاواشە ئەکات و بە هەڵە ئیگەڕێنێتەوە کاتێک کە بەرلینە کاتە گرانی و کاتێک لەهین تەقزە کاتە گرانی ئەم شتانە دیارە نەمانەتوانی ئەگەر لە خیابانەکانی دەرەوەی وڵات ئەمەش بێدەنگ واین ئێستا دەنگمان ئاوا بەربڵاو نابوو ئێستا شەقامەکانی فەڕەنسا بە ناوی ژیناوە نائکرا ئەوانەش ئێمە ئەبینن دەنگی ئێمە ئەبینن پەیامی ئێمە ئەبیتن بەڕاستی زۆر تەئسیرمان هەیە و هیوادارم هیچ وەخت هیچ هونەرمەندێک خۆی جیاواز لە خەڵکی نەزانێ هونەرمەند مڵکی خۆنیە و مڵکی خەڵکە بێدەنگی ببێوە بەڕاستیش تەئسیری هەیە یعنی ئەگەر من بمزانایە بەڕاستی تەئسیرینە من باستابەکەی لە خۆمەوە کە شخص ینی هونەرمەندێکی قەترەیەکم لەو دەریایە وەختێک بۆ خۆم ئاوایە بە دنیای و بۆ هونەرمەندە گەورەکان کە دنیان هەیە باستابی زۆر باشتر بێت. بەڵێ هاوڕێ سعەت میدیاکانی جیهان ئاگادارن کە بەردەوام باس لە ناڕزاتیەکانی خەڵکی ئێران و لە دەرەوەی وڵاتیش کە لە دژی حکوومەتی ئیسلامی ئێرانە هەموو میدیاکانی جیهان باسی دەکەن ئەمڕۆ هەواڵێکشماندی لە دوو هێڵی ئاسمانی نەمسا و ئەڵمانیا سەرجەم گەشتەکانیان بۆ ئێران هەڵۆشاندێتەوە هاوکاری لەگەڵ حکوومەتی ئیسلامی بۆ وڵاتانی بیانی و کۆمپانیەکان لە جاران قورستر بووتەوە بۆ چونتان چییە هاوڕێ سەر لەسەر بابەتە دیارە ئەوە ئەو مەجموعەیەکی زۆر هەواڵ هەیە کە من پرۆژانە تاقیب یەکەم یەکی گیانەوە بوو کە جنابت ئاماژەت پێداوە بەشێکی تری بەشێکی پێم وایە وڵاتان ئسکاندیناوی زۆربەیان یان هەمویان ئێرانیان بە نقطەی سوور معرفی کرێ بۆ هاوڵاتیانی خۆیان و تەنانەتەوە هاوڵاتیانەیە کە ڕەگەزنامەی بڵین دوو ملیەتیان هەیە وەکو ئێرانی دانمارکی یا ئێرانی سوێدی یا وڵاتانی تر پێیان ڕاگەیاندون کە هاتوچی ئێران نەکەن و هەروەها ئاڵمان کە یەکێ لە وڵاتانە بووە کە زۆرترین پەروازەکانی بۆ ئێران بووە لە ڕۆژە ئەو پەروازانەیان ڕاگرتووە
و تەنانەت پروازی ئەوەیش پێم وابێ ئەوەی باش تێگەشت بێت مەگەر لە هەواڵەگەوەی کە من بینیم پروازی ئێران بۆ ئاڵمانیشیان یانە قبول نەکردووە کە بێت و ئەمە نیشانەدات کە بەڕاستی دوو شت هەیە. یەکەمیانەوەیە کە ئەم وڵاتانە بەتایبەت وڵاتانی زلهێز لە ئەوروپایان وڵاتای تاسیرگوزار لە ئەوروپا هەتاکو ئێستەیش وەکو دەسەڵات وەکو دەسەڵات هەڵوێستی جددیان لە مقابل شۆڕشی کۆمەڵانی خەڵک لە ئێرانە نەبووە، هاوپشتیان نەکردووە، کۆمەکیان نەکردووە. ئێمە بینیمان بە دوای هێرشی پۆتین بۆ سەر ئوکراینە بینیمان کە گەورەترین بەسلاح سنۆقی هاوپشتیان دانا لە وڵاتانە بۆ یارمەتیدان بە خەڵکی ئوکراین کە بەجێ بوو، کاری باش بوو، یارمەتی خەڵکی ئوکراینیاندا و تەسیریشی بوو بێگومان. هەر لەوە بگرە حتا ئەو کەسانەی کە لە ئوکراین ڕوویان نەکرد لە وڵاتانە بە شێوەیەکی باش پەزیراییان لێکرا وەرە گیران. بەڵام ئەبینین نزیک بە 2 مانگە خەڵک لە ئێران لە مقابل ڕژیمێکی جنایەتکارە کە ئەمان قاعدەتەن دەبوایە بەر لە هەموو کەسێک و بەر لە هەموو لایەنێک و نازانم بەر لە هەموو جەریانێکی تر محکومیکەن تەلەڤیزیۆنەکانی بنە اختیار تەلەڤیزیۆن و دەستگا ڕاگەیاندنەکان و ڕۆژنامەکانیان بنە اختیار خەڵکی شۆڕشیەر کە بێن معرفی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بن، نەتەنیا و درگایان داخست بەڵکو لە چوارچێوەی هەواڵە خەریکم کارەکەن. یعنی دەنگدانەوەی چلەی ژینای جوانەمەرگ لە مەسەڵ وڵاتی وەکو دانمارکە باستابی خەبەری بووە فقط. یعنی مەسئولێکی ئەم وڵاتە پارلەمانی ئەم وڵاتە هەتاکو ئێستا بەڕەسمی جمهوری ئیسلامی بە ڕژیمێکی مناڵکوژ، بە ڕژیمێکی معتەرز کوژ، بە ڕژیمێکی جنایەتکار معرفی نەکردووە کە سەفیرەکەی بانکە گوێ بگرێ بیخاتنەوە پێمای بژێ بڕۆ ئێوە جنایەتتان کردووە. ئەمە لە حاڵێکەیە کە هەر لەم وڵاتە ئەگەر اتفاقێکی لەو چەشنە بۆ مناڵێک بکەوێت هەموو دەستگا ڕاگەیاندنەکانی خۆیان تێنە سەرخەت. کەوابوو لە ئاستی دەوڵەتەکانە بەڕاستی جێ ئومێدواری نەبووە، تاکو ئێستا جێ دڵخۆشکەری نەبووە. بەڵام لە تیتە تو دەیخوارەوە ناو خەڵک ئەبینی، خەڵکی ئازادی خوازی ئەم وڵاتانە ئەبینی کە لە ئاستێکی زۆر وەسیعە پشتیوانی ئەکرێت و هەوڵ ئەدرێت بۆ ئەوەی کە پشتیوانی خۆیان لە خەباتی کۆمەڵانی خەڵکی ئێران نیشان بدەن و ناڕزایەتی دەرببڕن تەنانەت بە وڵاتەکانی خۆیان بە سیستمی دەسەڵاتدارەتی لە وڵاتەکانیانە کە ئەمە ئەوان وادارەکات کە هەڵوێستایەکی وا بگرن. بزانی یعنی مەسەڵەن هاتووە چوونەکردن بۆ ئێران مەمنوع ئەکرێت، بەڵام محکومکردنی ڕسمی ئەو جنایەتانە لەلایەن ئەم وڵاتانە و کێ گوێ لێ بووە. کەوابوو ئەوان لە دنیا ترس هەیە لە ئازادی خوازی، ترس هەیە لە بەرابەری تەڵەبی، ترس هەیە لە ڕۆژێک کە ژن و پیا و دەستکەنە ناو دەستیەکە بەجێ ئەوەی کە بە قەوڵ مەلاکان تەحریک بن، بەجێ تەحریک بەهێز بن، نازانم بڕۆن جوانترین جلوەکانی جوانی لە مبارزە نیشان بدەن. کەوابوو ئەمانە مەجبور ئەبن نەهایەتەن کە ئەو ڕژیمە محکومکەن. ئێمە زۆرمان بینیوە، سەدام حوسێنمان بینیوە، ئێمە قەزافیمان بینیوە، ئێمە بەسڵا دەوڵەتی ئەسەدمان بینیوە، ئێمە مسرمان بینیوە، هەموو وڵاتانەمان بینیمان دیکتاتۆرەکانیان چیان بەسەر هاتووە بە چه ئاقارێکا ڕۆشتنوە هەڵوێستی دۆستە وڵاتە ئەوروپایەکان کە دۆستیان بوون و بە قەڵ ترامپ وتی وەکو گاو شیردە سەیریانیانە کرد چی بوو. منتها ئەوەی زۆر وازەحەکە ئومێدی خەڵکی ئێران، ئومێدی خەڵکی شۆڕشگێری کوردستان هیچ وەخت ئەوە نەبووە کە لەسەرەوە دانەی بێبا لە جمهوری ئیسلامی بیڕۆخنێ بۆیان و دانێتتر لە چەشنی عێراقدا بنێ و جمهوری ئیسلامی گژی بۆ دابنێ بۆ کنتڕۆڵکردنی. پشتیوانی نەکردنی ئەمان لەو ئاستا بوو، هۆکارەکەی ئەوەیە. بەڵام دڵنیاتەکەم کە بە هەر شێوەیەک کە تەحریمی ڕژیم بکرێت، بە هەر شێوەیە کە فشار بکەوێتە سەر ڕژیم،
ئەوە خزمەتەکە ببەرە پێشونی ئەو انقلابە ئێمە بەرەو پیری ئەوە ئەچین کە هەر وڵاتێک ڕژیمی جمهوری ئیسلامی بە جنایەتکار و بە دیکتاتۆر بناسێت و لە داهاتووی ڕەوابەتی کۆمەڵانی خەڵکی ئێرانە بێگومان تەسیری ئەبێت و لە بەرعەکسەکەیشی کە دیارە جێگەی ڕەخنەوە انتقادی خەڵکە بێت وە تەسیراتی خۆیە بێت بەڵام بێگومان هەر چەشنە تەحریمێ هەر چەشنە فشارێک کە سفرەی بەتاڵە و بێڕەونەخی خەڵکی ئێران بخاتە ژێر فشارەوە عەزیەتی چینی خواری کۆمەلگای ئێران و چینی کرێکار و بێدەرامەدی ئێران بکات ئەوە کارێکی خراپە و هەر وڵاتێک بیکات قازانجەکەی چێتە گیفان جمهوری ئیسلامیەوە فقط. بەڵێ خاتو کەژان دیارە ئێمە باسی ژنانمان کرد ئێمە بیر لەوەش دەکەینەوە کە خوێندکاران بە تایبەتی زانکۆکان بگرە ئێمە قوتابیانیشمان دیوە ڕۆژانە هەموو ڕۆژێک کردویانەتە بەرنامەی خوان ینی وەکو سنەتێک کردویانەکە لەناو مەدرسەکان لەناو زانکۆکان دروشمی ژن ژیانە ئازادی ئەڵێن بێنە و ویددیوایەکی زۆر جوان ئەڕازێنەوە لە تۆڕ کۆمەڵاتیەکان بڵاوی دەکەنەوە دیارە ژنان پای سەرەکی ئەم ناڕزاتیانن ئەمە ئێمە ناتوانین موکربی و چەخماخەکەشی کە لە سەرەتادا باسمان کرد لە ژنانەوە لێترا بەڵام ئامادەی ڕەنگاوڕنگ و بەرفراوەنتری پیاوانیشمان لەم ئاخێزەدا بینیوە ڕای ئێوە چیە لەسەر ئەم پرسیارە؟ بێگومان هاوڕێگیان هیچ کات و ناتوانانی ئەو ڕنگ و دەنگەی کە لەم ڕۆژانەدا ژنان و پیاوان پێکە وەکو مرۆڤێکی ئازادی خواز نە ئەوەی کە ڕەگەزەکان لە بەرچاو بگرن یەکێک لە ئەم انقلاب زۆر زۆر ینی هەروە زۆر ئەدەبیات و زۆر پەروەردەیەکی جوانی بە ئێمە نیشاندا کە تا ئێستا لە مێژوومانە نەماندی بوو ئەوەی کە یەکگرتنی ژنان و پیاوان بەبێ بەرچاوگرتنی ڕەگەز هەر ئەو فروکشانەی کە ئەمڕۆ لە خیابانن لەوانەیە پێشەم انقلابە بە شێوەیەکی بڤەت ماشایەتیان پێدایە بەڵام ئێستا ئێمە ئەبینین کە هیچ شتێک نەماوە نە جنسیەت ماوە نەقل و بێگانە ماوە هەموو هاودەنگ و هاوڕەنگ خەریکن لە پێشەوە چون دیارە ئەڵێ زوم لە شوێنێکا کە قایم لێ ئەقربێتەوە بەڵام لێرەدا ئێمە ئەزانین کە بەڕاستی مەسەلەی ژنان لە مێژووە مەسەلەیەک بوو کە ئیتر هەتا ینی فەرگی هەمومانی داگیر کرد بوو هەمومانی خەفە کرد بوو بەڵام دەمەکانمان هەڵە بڕی کەسمان لە پشت نەبوو شاید زیاتر لەوەش بەڕاستی بیر و باوەڕی پیاوانمان لە پشت نەبوو شاید هێزی پیاوانمان لە پشت بوو بەڵام بیر و باوەڕمان لە پشت نەبوو جا هەر شتێک کە نەگاتە باوەڕ هەر شتێک بەوە باوەڕ پێنهێنێ ئەمڕۆ من جوانەکانێ بینم ئاوا وەکو بازنەیەکیان دروست کرد و سیستمی مەمورانی سیستمی ئیسلامی لەوێن و ژن و پیاو خەریکن حملەی پێکەن ینی ئەمە گەیشتووەتە باوەڕی ئەوە من هەستمە کرد لە ئێمە لە دوێنێەوە پێم وا بەر ئامار نادەم غەڵەت بێ لەوانەیە شاید نزیکەی هەشتان و چەند کەسێکمان شەهید بوو لەم ڕۆژانە ئەگەر ئێمە بە ئەوڵی شەهیدمان ترسمان بواەت و باوەڕمان بەوە نەهانایە کە ئەمە واقعیەتەوە ئەبێ بوو پێشەوە بڕێن بۆ دووەم شەهید و وەسڵەم شەهیدیش پاشە کشەمانە کرد بەڵام دیارە هەتا ئێمە لە خیابانەکانی هەتا خوێن بڕێژێت بازم ئەوان محکەمترە بن وە بەڕاستی بووەتە باوەڕ هیوادارم کە ئەم باوەڕە بەردەوام بێت دەنگ و ڕەنگی پیاوانیش لەم شۆڕژەدا بە تەواوی معنە لە بەرچاوە من ئەڵێم انقلابەت تەنها انقلاب نییە مە هەڵوەشاندنەوەی تەنانەت پەروەردەیە کە تا ئێستا من و جەنابکم زۆربەی کەسەکان تایە گەورە بوو هەتا ئێستا کە بە ئێمە ئەو باوەڕەت دابوو کە ئێوە بەرامبەر بە یەک ڕەگەزی جیاوازن ببن ئەمان ئەوەن وە زۆرشتی تر ئەوەشی لابر ینی من حتا ئەڵێم ئەگەر ئەمە سەرکەوتنێکی نەبێ ینی سیستمی حاکمیەت هەر بەسەر دەوری خۆیەوە بمێنێتەوە حەدی ئەقل پەروەردەیەکی دروست کرد کە ئێمە تازە هەرگیز ناگەڕێنەوە پاشەکشە ناکەین بۆ یەکمان پێش و دوومان پێشون بەڕاستی زۆر تەربیەتی کرد زۆر شتی داهێنانی کرد و پیاوان من ڕۆژانە ئەبینم کە شعاری ژن ژیان ئازادی دەن بەڕاستی شتێک کە تامەزرۆی بوون هەمومان شتێکە بەردەوام ئاواتمان ئەوە بوو کە براکانمان و باوکەکانمان و هاونیشتمانیانمان ڕۆژێک باوەڕیان بەو بێ کە بێژن ژنیش و ژیانیش و ئازادیش یعنی ژن بخەنە پاڵی ژیان بخەنە پاڵی ئازادی کە ئێمە هەمیشە دوور بوون لەو ئازادیە دوور بوون لەو ژیانە هەمیشە لەناو فەزای کۆی لە یاهێنیان هێشتووەوە هەر کام لە ئێمە کە ئێستا پشتی لێ بکەیت کۆمەڵێک دەردی هەیە وەکو ژن ینی ژنمان نییە کە بەڕاستی لە وجودیان نەبێت دەردێکی نەبینی بێ
زیاتریشی بەڕاستی لەسەر پیاوان بوو چون نەبوون لەگەڵمانە حاشا هەڵناگرێ ئێمە کارمان بەسەر حیزبەکانەوە نییە کە ئەوان هەمیشە بەرحاڵ پێشەنگ بوون بەڕاستی بۆ ژنان پیاوانیان وەکو یەک چەکدار کرد لە شاخەکان لە تەربیەت لە پەروەردە بەڵام ئێمە باسمان لەسەر ژیانی ئاسایی خەڵکە باسمان لەسەر ئەو کچە چەمساوەیە کە لە ژووری ماڵەکانە ئەکوژرا باسمان لەسەر ئەو کچەیە کە ڕێگای دەرسخوێندنی تێگیرا باسمان لەسەرەوەیە کە لەسەر وشەیەکی ناموس ڕۆژانە خۆی ئەکوشت و قەتڵ ناموسیمان بوو هەمووشی بەدەستی پیاوەکانمان بوو من ئەڵێم سیستم زۆر گوزارە بەڵام مەسەلەی پەروەردە و بنەماڵ و سنەت و دین و ئاین ئەو شوێنەی کە کێشا گەورە ئەبین زۆر گرنگەکە من ئێستا خۆشم باوەڕم بۆ هێناوەوە یەکێک لە دڵخۆشەکان ئەوەیە کە کولەن هەڵوەشاوتن ینی بە هاوکاری ژنان و پیاوان و پیاوانیش هاتوونەتە ئەو مەیدانەوە من دەستی تەک بەسەگیان بەگەرمی ئەگوشتم و هیوادارم بەردەوام خۆتان ئاماژتان پدا لە نێوقسەکانتاندا دیارە ئێمە پەروەردەیەکی خراپ و دیارە لە کۆمەلگایەکی دواکەوت و ئیسلامیدا بووین لە تۆڕە کۆمەڵاتەکاندا چەند ڕۆژ لەوە پێش نووسراوەیەک بوو کە نووسیوی دوو دانە کچ لە شەقام کە دانەویست بڕۆن هێزە ئەمنیەکانیان دیبوو یەکی تریان وتبووی بڕۆین با بچین نیگەرانمە بە کوڕەکان لەوێن لە ئاخری نووسراوەکەدا نووسرا بوو چەند زوو هەموو شتێک جوان بوو ئەمە دەگەرێتەوە سەر ئەم دواکەوتویە ئەم فەرهەنگی غەڵەتە ئەم ئیسلامە ئێوە پێتان وایە ئەم دواکەوتو ئیسلامیە پێش بەم هێر شۆڕشەی ژنان بگرێت تازە ئاسان لە شتێک بە ناوی دواکەوتوی نەماوە ئێمە ئینقلابمان کردووە ینی ئێمە ئەزانین کە پەروەردەی من هەمیشە ئەڵێم بەسە ئینسان ینی کەمێکیش ینی ڕەخنە لە خۆمان بگرین ئێمە دایکانمان زۆر تەسیری بووە لەسەر پەروەردەمان ئێمە ئەوەنە کە باوکو براکانمان تاوانبارەکەین هەرگیز بیر ناکەینەوە کە باوکو براکانی ئێمەش لە کۆمەلگایەکە گەورە بوون لەژێر پەرچەمی سیستمێکە گەورە بوون لەو شوێنە گەورە بوون کە ئێمەش گەورە بوون ئەوانیش قوربانی بوون قوربانی دەسەڵات بوون قوربانی تەربیەتی غەڵەت بوون من هەمیشە ئێستا دڵخۆشی من ئەوەیە کە ئەو شتە نەماوە ئیتر کۆمەلگا خەریکە کۆمەلگایەکی دروست پەروەردەکە ئێستا تەنانەت لەسەر وشەی ناموس خەڵک بەشەڕ بێت جاران وانە بوو جاران براکەی من یا بە براکەی فلانی بڵاکەی ئەوی تبی و تای ناموس ئێمە افتخارمان پێکردمان وها براکەم باسی ناموسمان بۆ کاتچەنە ئێمە خۆش یاشنوکەمان ئەگە شەڕمان لەسەرەکە چەند خۆشەویستی هەیە بۆمان تا تەنانە دەوەش قبول ناکەین دیارە پیاوانی خۆیان قوربانی ئەو کۆمەلگا بوون بەڕاستی ینی هیچ حاشا هەڵناگرێت سیستمی حاکمیەت دینێکی سەرسوودەی نازانم چۆن تەوسیفی کەم کە هەر هەمومان ئەزانین تا ئێستا وای کرد بە پیاوانی ئێمە کە ببن بەو دێوەزمەیە لە دڵی ئێمەدا ببن بۆ کەسەی کە ئێمە هەمیشە هەستکەین شەڕیان لەگەڵا بکەین تەنانەت دەخۆشەویستیشە باوەڕیان پێ نەکەین ینی سەزایەکی دروست کرد کە ئەوانیش بوون بە قوربانی من زۆر پیاوە بینم کە خۆی ڕۆژانە ئەگریە بۆ وەزعی پیاوبوونی خۆی بۆ قدرەتە کاذبەی کە پێی دراوە و ئەبێ بیکە ئەگەر نەیکا دەسەڵاتداری سەرەوە هەڕەشەی لە سێرەکە زۆر کەس حازر نەبوو ئێستا خۆشحاڵم کە پیاوان خۆشیان بوو باوەڕی گەیشتوون کە تا ئێستا بناغەی سیستم و دینی بەڕاستی پیس وای کرد کە ئێمە وەکو دوودانە ڕەگەزی بەرامبەر بە یەک و جنس یەک و دوو تەعین بکەین ئێستا وان نەماوە ئێستا خۆشحاڵین کە تەربیەتێکی دروست خەریکە پەروەردە ئەبێت و هیوادارم بەردەوام بین هیوادارم کە ئیتر ئێمە فەرق و جیاوازی لە بینی ژن و پیاوان نەبینین و دەست بە دەست یەک ئەم شەشە تا کۆنایی ببین چونکە بەڕاستی ڕێگەی گەڕانەوەمان نییە تەنها ڕێگەیەکە هەیە بوو پێشەوەچین بەڵێ هاوڕێ ئەسعەد دیارە ئێمە بەردەوام ئاکسیۆنەکان لە دەرەوەی وڵات دەبینین و زۆریش ڕێژەیەکی بەرچاو بوو بەتایبەت لە چەند شاردا کە ئاخریەکەی بەرلین بوو لە شاری بەرلین بە زیاتر لە 100,000 هاتنە سەر شەقام و پامێکی زۆر باش بوو بۆ کۆماری ئیسلامی پێم خۆشە لەسەرم ئاکسیۆنانە بۆم باس بکەی ئایا پلانی تر هەیە لە دەرەوەی وڵات بوو یا هەر ئاکسیۆنەکان بەردەوامە ئەگەر پلانی کە هەیە ئایا وەکو نێونەرایەتیەک یا لایەنە سیاسیەکان تا ئێستا چیان کردووە جیا لە ئەوەی کە فقط ئەوەی کە کۆ دەبنەوە وەکو ئاکسیۆنێک شتێکی هەیە پلانی تر هەیە بەڵێ لە وەک خۆتیش ئاماژەت پێدا لە دەستپێکی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێرانە و لە ناوەوە هاوکات لە دەریشە و شۆڕشگێران هەڵسوڕاوانی سیاسی ئەحزابی سیاسی ئێرانی وە کوردستان هەمویان لە پەرتەو سیاسەتی مشەخەسا کە بوویان
ڕۆشتن بەرەو پیری پشتیوانیکردن لە ناڕەزایەتیەکان و خۆپیشاندانەکان و شۆڕشێکە کە بوو هۆی هەڵگیرسانی شۆڕشێک کە سەر تاسەری شار و گوندەکانی ئێران بتەنێت. لە سێبەری ئەوەیشا لە ناوەندی مەراکزی گەورەی شارە وڵاتە ئەوروپایەکان لە زۆربەی شارە ناسراوەکانی وڵاتانی جیهان بوو بەهۆی ئەوەی کە گەورەترین ناڕەزایەتی و خۆپیشاندانەکان ڕێک بخەن خۆیان سازمان بدەن و ببن بە حامڵی دەنگی خەڵکی ناڕازی خەڵکی شۆڕشگێر لە ئێران و دەنگی ئەوان بێنە سەر شەقامەکان. ئیتر هونەرمەندێک بە هونەرەکەی سیاسەتمەدارێک بە قەڵەمەکەی خەڵکێکی عادی بە دروشمەکەی و ژنانێک کە خۆیان بەدەست ارتجاعێکی تا سەر ئێسقان دوا کەوتوانەی ناو ڕژیمی کۆماری ئیسلامی و ڕوویان لە وڵاتانی ئوروپایی کردووە بۆ دفاعکردن لە هاوچارە نووسانیان و بەگشتی بۆ دفاعکردن لە خواستی ژن ژیان ئازادی کە لە دەمی منداڵێکی چکۆلەی ناو کۆمەلگاو بیگرا هەتا دایکان و باوکانی بە تەمەنی ئێمە ئەو دروشمەیاندا ئەوانیش هەوڵیاندا کە ئەو دروشمە بێنە ناو شەقامەکانی وڵاتەکانی خۆیان. ئەمڕۆ کەمترین وڵاتی ئەوروپایی هەیە تا ئێستا کاردانەوەکانیان چۆن دیوە؟ بەڵێ تەسیراتی ئەم ئاعترازاتە تەسیراتی ئەم خۆپیشاندانانە بووەتە هۆی ئەوەی کە ئەمڕۆ دروشمی ژنجیان ئازادی تەنیا دروشمێک نییە کە خەڵکی ئێران بیدات و دروشمێکی ناسراوە لە نێوان خەڵکی وڵاتانی ئەوروپاییە و تەسیراتی ئەسلی ئەوە بووە کە یەکگرتوویەکی باش لە نێوان هێزە ئازادی خوازەکانە دروست بووە کە هیوادارین لە داهاتووە ڕنگدانەوەی باشتر و کاراتری هەبێت و بەردەوامیش هەموو ڕۆژانی شەممە لە زۆربەی هەرە زۆری وڵاتان خۆپیشاندان بەڕێوە چێت و لێرە گەری جازم پێ بێ گەرەکمە کەڵک وەربگرم بۆ ئەوەی کە بێژم سعات دوی دوانی وەڕۆ بە بەشداری سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان هێزە کۆمەڵایەتیەکان ئەو ناوەندە ئازادی خوازانانەیە کە لە دانمارکا هەن و بە بەشداری خەڵکی ئێران و کوردستانی دانیشتووی وڵاتی دانمارک قەرارە لە ناوەندی شاری کۆپنهاگ کە بەردەم شارەداری کۆپنهاگ ناسراوە خۆپیشاندانێک لەوێ ئەکرێت و بەدوایەوە ڕێپێوان ئەکرێت بەرەو شوێنێکی تر و بەم شێوەیە دیسان ئێمە دفاعەکەین و ئەبین بە دەنگی خەڵکی ناڕازی و لە خەڵکی وەگیان هاتوو خەڵکی شۆڕەشیێری ئێران و لەسەر شەقامەکان لەم وڵاتانەیە کە ئەژین ئێمە دڵنیا بن هەمیشە پشتیانەگرین و دەنگی ئەوانە گەینین بە کون و قوشبنی دنیا و دەڵێن کە لە وڵاتی ئێمە بۆ بەدەستهێنانی ئازادی لە ساڵ 2022 خوێنی مناڵەکانمان ناڕەشنێن و ئەو پەیامە بێگومانە دەین هیوادارم کە هەموو ئەو کەسانەی کە لە وڵاتانە ئەژین و دنیان لەو پەیامەیە بەشدار بن لە هەموو ئەو ئاکسیۆن و اعترازاتانەی کە حامڵی گەیاندنی دەنگی خەڵکی شۆڕشیێری ئێرانە. بەڵێ زۆر سپاس لە بەرەزان خەتوو کەژان ئەسەدی هونەرمەند و چالاکانی بواری ژنان و ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە زۆر سپاس بۆ بەشداریتان. سپاس وێ زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز چەند وێنەیەکمان بەدەست گەشتووە ڤیدیۆیەکمان بەدەست گەشتووە لە شاری بۆکان بینەرێک پامی نردووە نووسێتی هەر ئێستا بۆکان کچان و کوڕان بە سرودی لەگەڵ تۆمە خوشکی بوێرم وەرە مەیدان برایت لێرم لەسەر شەقامەکان خۆپیشاندان و ناڕزایەتی بەردەوامەوە لە زۆربەی گەڕەکەکان شەقامەکان بەدەست خۆپیشاندەرانەوەن هەر لە بۆکان نییە لە هەمووی شارەکانی کوردستان ئەم شەو خۆپیشاندان و ناڕزایەتی بەردەوامەوە ویدیۆکانمان بەدەست گەیشتووە لە درێژەی بەرنامەکانماندا حتمەن ئێمە بڵاوی دەکەینەوە ئەم پامی کە ئەم بینەرە ئازیزە نادی جارێکی تر من دەیخەنمەوە بۆتان کە لە شاری سنەوە بۆی نردین نووسێتی ماندوو نەبن تکایە ڕای بگەنن لە تلویزیۆنی کۆمەڵەوە کە بەکرێ گیراوانی ڕژیم ئەوانی کە غەیرە بوومین
هەموو ماڵەکانیان و زەوینەکانیان داوە بە بونگا بۆ ئەوەی کە بیفرۆشن تکا دەکەین داوا دەکەین لە خەڵک هیچ کەس بەدەم ئەم شانەوە نڕوات و لیان نەکرێت لە ئاخریشدا نووسیەتی شۆڕای مەحەلاتی سنا کاوە ئەم پەیامی بۆ ناردین زۆر سپاس بۆ ئەم ئازیزە بەڵێ بەرنامەکەشمان ڕوو بە کۆتایی هاتی وادارم کار لە هەر کوێیەکەن ساغ و سلامەت و سەرکەوتوو بن شەوتان بەخێر کاتێکی خۆش داد پروری نحشی لیادم آدمی من بولتنان هر حولدم بکارکم من لجری حبی نداد پروری و بشبران واد ایلموا دن حال برن برنوا شطا ممنان بشتینکی نابی عبد زیمان پرکار برنج اشان با شکوی کلادکان ای حوریانی رنجی دران بینو میدانی خودخان ای همو با یک سری دبین حیز و پشتیوان دنها برن ورنوا شقا مکان نداد پروری نحشی لیادم آدمی من بولتنان هر حولدم بکارکم من لجری حبی نداد پروری و بشبران واد ایلموا دن حال برن ورنوا شطا مکان کویشان من ناروحنه ولی برزو ما فی رونمان آدمی دمانوه فروکنو شقامکان روشگر کمر دل شنازی و کامدان با طرفی سوری تیاوانو شینکان دنها برن ورنوا شقامکان که به قربانو تو نهیلی طولامه به دست خون میشانو شروانو که زیادای که به قربانو تو نهیلی طولامه به دست خون میشانو شروانو چلنگو از گوریده دل که یاری باراده تفنگل سر میلانو شروانو چلنگو از گوریده دل که یاری باراده تفنگل سر میلانو